وەقسەکردنی زیاتر لەبارەی بارودۆخی سیاسی عراق بەڕێز جەبار عەبدوڵڵا توێژەری سیاسی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز جەبار عەبدوڵڵا کاتتان باش. چوارچێوەی هەماهەنگی دەڵێن 4 کاندیدیان هەیە، دوانیان نووری مالیکیاڵی بژاردووان، دوانەکەی دیکەیان هادی عامری. لە ماوەی ڕابردووشدا چاودێرانی سیاسی زۆر باسییان لەوە کرد بەهێزترین کەس ئێستا بەها عەرەجیە لە عراقدا بۆ ئەوەی بتوانێت پۆستی سەرۆکوەزیریان وەربگرێت. بۆ چوونی ئەوە چی؟ بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس. بەڕای من پێشەوەی وەڵامی پرسیارە بدرێتەوە پێم باشە کە دوو ڕاستیاسی ڕاستی هەیە کە بە شێوەیەکی خێراش باسی بکەن لە عراق بۆی بەرچاو ماڕون بێ بۆی کە لە ئایندەدا چی ڕوودەدا. یەک دواکەوتنی پێکەنانی حکومەتی عراقی بۆ ماوە درێژە نیشانەوەیە کە لە ناو جەستەی پێکاتەکانی عراق قەیرانی قوڵ هەیە. قەیرانەکەش بە دوو ئاراستەیە. ئاراستەیەکیان قەیران یا کێشە گرفت ململانی ناوان پێکاتە جیاوازەکانە کورد و سونە و شیعە، و ئەوەی کە قوڵترە قەیران و کێشە ململانی ناو خودی پێکاتەکاندا. ئەمە ڕاستێکە ئەم هۆکارە ژوای کردو هەم حکومەت تەخیر بە لە پێکەناندا و هەمیش دەستێوەردانی دەرەکی و ئەقلیمی زیاتر بێەوە پێگەی عراق لە ڕووی ئەقلیمین و دەوڵەتیەوە بەڕادەیەک لاواز بێ کە ئەم ڕووداوانەی لێکەوتەوە کە لەم چەند ڕۆژێ ڕابردوو ڕێیاندا. ڕاستی دووەمەوەیە کە لە عراقدا مفاجعات ڕۆڵی زۆر گەورە دەبینێت. ئەمڕۆ من لە بەردەم پێشهاتێکی نوێین کە پێکەنانی حکومەتە لەلایەن ئیطاری تەنسیقی، بەڵام لەوانەیە پێکات با بڵێن ڕووداوێک ڕوودا یان فاجەیەک ڕوودا هەموو ئەو هاوکێشانە وەرچەرخێن. وەکوی لە ماوەکانی ڕابردوودا سەدر ئەگەریەوە هەبوو کە حکومەت پێک بێنە، چونکە لایەنی قووەت بوو لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی، بەڵام پاشەکشی ئەو بەفەشەیەکی مفاجعە هەموو عادەلەکانی وەرچەرخان. ئەمە ئەو دوو ڕاستەیە کە بە حەقەت ئێمە ئەبێت ینی دایمەن حساباتی گەورە و قوڵی بۆ بکەین. و ئێستاش دۆخەکە گەیشتە ئاستێک کەمە ڕاستی سێمە ناکرێت لەوە زیاتر تاخیر بکرێت، بەتایبەتی تاڕی تەنسیقی بوارێکی بۆ کراوەتەوە کە ئەم حکومەت پێک بێنێ، بەتایبەتی پاش کشانەوەی تیاری سەدری. بۆی هەر تاخیربوونێکی پێکەنانی حکومەت بەڕای من دۆخەکە خاتە نقطەی سفر، کۆتایی پێدێنێ و لەوانەیە تووشیەوە بێ عراق تووشی ئەزمەیەکی تازە بێ و بە ناچاری هەڵبژاری تازە بکرێتەوە. بۆی تاڕی تەنسیقی بەڕای من زۆر پەلە دەکالەوەی کە کاندەکانی خۆیەک لای بکاتەوە. کاندەکانی خۆشی بەڕای من پاش ئەو بڵاوبوونەوەی گرتە ڤیددیۆیە لەوانەیە چەندسی مالیکی و حزبەکەی و دەوڵەتی یاسا کەمتر بێت. و بەڕای من ئەمەش بۆ خۆی ئەم گرتە ڤیددیۆیە بۆ خۆی جارێکە مفاجعەیەک بۆ هاتە ناو پرۆسەی سیاسیەوە کە مەساری ئەو دۆخە تێک بچێت، بەڵام بە قەناعەتی تاڕی تەنسیقی لەوە تێگەشتووە کە ناتوانێت بەرگەی قەیرانە قوڵە ناگرێت. بۆیە بەڕای من قەیرانێکی قوڵ ململانێکی سەخت وە پێسیقەیەکی گەورەژە ناو خودی ئیطاری تەنسیقی دروست بوو، بەتایبەتی لە نێوان مالیکی و تەواوی پێکاتەکانی ناو ئیطاری تەنسیقی. بەڵام بەڕای من پێکاتەکان و لایەنەکانی کە لە ناوی ئیطاری تەنسیقی بۆی ئەو ناوڕژێن، بۆیە لە حساباتی ئیعلامیدا ناوڕژێن و لە ڕووی عەمەلیشەوە زۆر نانەوە پیانەوە دیارێت، بۆی کێشەیەکی گەورەتر دروست نەبێت، چونکەوە دەبێت انهیاری هەموو عەمەلی سیاسی ئەگەر شتە ڕووبدا. بەڵام بە قەناعەتی من ئیطاری تەنسیقی لە ناو خۆیدا لەوانەیە بوار بۆ ئەوە نەدەن کە کاندەکانی دەوڵەتی یاسا یا ئەوی مالیکی تەرحی دەکات با بڵێن چەندسی گەورەیان نابێت لەبەر خودی ئەو بابەتە. و ئەمڕۆ با بڵێن پێگەی مالیکیش لە دوای ئەو گرتە ڤیددیۆیانە لاواز بوو بە پێچەوانەی پێش گرتە ڤیددیۆکان، پێش گرتە ڤیددیۆیانە پاش با بڵێن سەحبکردنی سەدر مالیکی و هەموو کاندیدانی کە مالیکی تەرحی دەکرد طبعاً پێگەیان بەقووە و بەڵام بەڕای من ئەمڕۆ هەر کاندیدێک کە لەلایەن مالیکیەوە تەرح بکرێت دوای ئەو گرتە ڤیددیۆیانە لەناو پێکهاتەی ئیطاری تەنسیقی چانسیان لاوازە بێ. بۆیە لە بەرامبەردا هادی عامری با بڵێن کاندەکانی ئەگەری ئەوەی زیاتر بێنە پێش. هەر لە ڕۆژی دیکەشەوە ئەگەر سەری بکەین کاندیدەکانی هادی عامری لەسەر ئاستی نێودەوڵەتی زیاتر ناسراونین تاوانی مالیکی. بەڵێ ئەمە ئەگەر ئەوەی با بڵێن کاندەکانی مالیکی ناسراوتریش بوونایە لە ناو ئیطاری تەنسیقی لە ناو پێکاتی شیعەکان بەگشتی متمانەیەکی ئۆتوێ ناکەن، چونکە گرتەکان با بڵێن تەسریحەکانی مالیکی کە دوجار ئەخیر گرتیان بە تەسویریشەوە بوو
ئەمە جۆرێک لە مەترسی لای ئیتاری تەنسیقی دروست کردو لایەنەکانی ئیتاری تەنسیقی بۆ ئەم دەورەی ئیتاری تەنسیقی هەڵناوەشێتەوە بەڵام بەڕای من بۆ دەورەیەکی تر یا با بڵێن لە بواری عملی لەم فترەیە کە حکومەت پێک دێ ئەو متمانەیە بەرەبەرە ئەم بێمتمانەیە بەرەبەرە ڕەنگ داتەوە لەسەر پەیوەندی نێوان لایەنەکانی ئیتاری تەنسیقی و ئەوەی کو باشی کرد کاندیدەکانی مالکی لاوااسترن هەم لە ڕووی مزداقەتی نێودەوڵەتی و ئێستا مزداقەتی ئەقلیمیشی هاتە سەر و مزداقەتی شارعی شیعیشی هاتە سەر پێشەوەش لە لایەنی کوردی بەگشتی و لایەنە سونیەکانیش جۆرێک نەک جۆرێک تا ڕادەیەکی بەرچاویش تێبینیان لەسەر خودی مالکی و سیاسەتی مالکی هەبوو بۆیە بەڕای من هەم ئەوەی جەنابەت باس کرد لە ڕووی پێگەی ئەوانە لە ئاسی کۆمەلگای نێودەوڵەتی لە ئاسی شیعی لە ناو ئیتاری تەنسیقی لایەنەکانی تر بەهێزترن بەڵام وەکو باسمان کرد جاری وە عاملی فاجعەش ڕۆڵ دەبینێ بە گۆڕانکاری لە هاوکێشەکان. بەڵێ هیچ چاوەڕێیەکی وانەیەکەیە کە بوترێت ڕەنگە وەکو چۆن مستەفا کازمی دەموچاوێکی سیاسی نوێ بۆ لە عێراقدا بوو بە سەرۆک وەزیران ئەم جارەش شتێکی دیکەی وا ڕووبداتەوە یان لەو چوار کاندیدە دەرناچێت. وڵی بەڕای من ئەمڕۆ ئەوی کە بەهێزە ئەو کاندیدانەیە کە دوجار شانسی ئۆکەی لەلایەن ئیتاری تەنسیقی پێدرێت چونکە ئێمە بیرمانە چی ئەمە دوجار بەدەنگدانی ناو پەرلەمانە لێردا زۆرینەی ئەندامانی پەرلەمان ئیتاری تەنسیقی و ئەو لایەنانەشێکە هاوپەیمانی لەگەڵ ئیتاری تەنسیقی دەکەن یان کۆمەڵێک لە بەگشتی زۆرینە بە پێی دەنگبێ ئیتاری تەنسیقی شانسی ئەوەی هەیە ئەو بارودۆخە و ئەو هەلومەرجەی کە مستەفا کازمی تێ هاتە با بڵێن مەیدان و بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەم زەرفەی ئێستا جیاوازە قوڵبوونەوەی کێشەکان بە سروشتی تازە با بڵێن وای کردووە دۆخ و هەلومەرجەکەش جیاواز بێ ئەوەی بەپێی منطقەوەی مە دەبینین وەکو ئەوەی کە دیارە و وەکو ئەگەری لە پێشینە ئەوەیە کە ئەم دەموچانە بێنە پێشەوە کە ئیتاری تەنسیقی لە ناو ئیتاری تەنسیقیش چانسیان زیاترە ئەوە دەبێتە ئەوە چانسی زیاتری پێدەبڕێت لە ناو پەرلەمانی عراقیدا دەنگی بۆ بچێت بەڵام لێرەدا ئەوەیە کە ئەمە دووبارە ئەم دۆخەیە سادێتە پێش هەچ کەسێکیان بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕای من دەرفەتێک دروست بووە هەم بۆ کورد و هەم بۆ سونەش بتوانن گەمەیەکی باشتر و بەهێزتر بکەن لە ساحەکەدا چونکە یەک لە ناو ماڵی شیعیدا کە ئەو دوو ئاراسی جیابۆتەوە ئاراسی ئیتاری تەنسیقی بۆ خۆی لەبەر ئەوەی تیاری سەدەی لێ جیابۆتەوە بۆ خۆی بۆتە با بڵێن خاڵی لاوازی زۆرە و بۆ خۆی بەهێزە و ئێستاژ ناو ئیتاری تەنسیقی پاش گرتە ڤیدیۆیەکە بۆ خۆی لاوازێکی تر دروست بووە لە بەرامبەردا کورد و سونە دەتوانن بە کارتی بەقوتەوە بێنە پێش بەڵام بە مەرجێک هەم سونە لە ناخۆیدا هەم کورد لە ناخۆیدا یەک وەرەقەی هەبێ بە یەک وەرەقە بچێتە پێش بەڕێز جەبار عەبدوڵڵا خاڵێکی گرینگە خاڵی دووەم بەڕای بەڵێ قسەکە تاوکە بە کورتی سوپاس دەکەم خاڵی دووەم بەڕای من ئەوەیە کە بە کورتی خاڵی دووەمەوەیە کە کوردیش بێ ڕاستێ بزانێ ئەگەر بە یەک کاندید نەچێتە پێش بۆ سەرۆک کۆمار ئەوە ئیتاری تەنسیقی لەسەر کورد ناوەستێ و بۆ خۆی جەلسەی پەرلەمانی دەکاتەوە و کاتە سیناریۆیەک دروست دەبێت وەکو سیناریۆ پێشتر بەڵام خەتەری ئاخر قسەمەوەی خەتەری سیناریۆکە لەوەدایە بۆ دەورەکانی ئایندە کاتێک کە ئیتاری تەنسیقیان ماڵی شیعی بەهێز دەبێت و کاتە لەسەر ئەگە کورد لە مەرحەلەکانی ئایندە لە ساڵانی ئایندە ئەگەر یەکگرتوش بێت ئەمان ئەگەر بیانوێ هاوپێ با بڵێن سەرۆک کۆمار لە کورد بسێنەوە کارەکەیان زۆر بۆ ئاسانە زۆر ئاسایی ئەمڕۆ دەست و پێشێل بکرێت سبێنە عرفش پێشێل بکرێت لەبەرەوە کورد پێویستە باشتر بی لەو قۆناغە بکاتەوە بە یەک دەستی بچێتە ناو پەرلەمانی عێراقەوە. بەڕێز جەبار عەبدوڵڵا توێژەری سیاسی لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆ جەنابشتە.